پاراستنی بەرژەوەندیەکان لە نێوان عێراق و ئەمریکا پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ڕیچارد وایتس بەڕێوەبەری سنتەری شیکاری سیاسی و سەربازی لە پەیمانگای هودسۆن. بەڵێ بەڕێز ڕیچارد سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش. سوودانی لە واشنتۆنە چاوی بە بەرپرسانی باڵای ئەمریکی بە سەرۆکی ئەمریکا ئاکەوێت. پێتان وایە دەتوانێت بەڕاستەوخۆیی بە ئەمریکا بڵێت با هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق بکشێنەوە؟ نەخێر، بەلایانی کەمەوە ئێستانە وەزارەتی دەرەوەی ئەمریکا باگراوندێکی بڵاو کردوێتەوە زۆر بە کورتی لەبارەی سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق چەند ڕۆژێک لەمەوە بەرباسی کرد و دەڵێ قسەکان و گفتوگۆکان لەبارەی ئابووری، وزە، سەروەری یاسا، با بڵێن چاکسازی و فێدرالیزم دەبێت. باسی ئەوەی نەکردووە کە با بڵێن بابەتی ئەمنی باس نەکراوە و بۆیە بەدڵنیایەوە باسی بابەتی ئەمنی، بەڵام ئەوەی کە باسەکرێ هی 24 کاتژمێری ڕابردووە بێ. بەڵام ئەوەی کە باسم کردن سەر ڕێپلانەکان ئەوە هێڵی گشتی گفتوگۆکان دەبێ. بەڵام بەدڵنیاییەوە باسی ئەوە ئەکرێ کە ئەگەر ئەم دۆخەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ هۆی بابلەی دەستپێکردنەوەی هێرشەکانی میلیشەکانی سەر بە ئێران لە ناو عێراق بۆ سەر ئەمریکیەکان چی بکەن و چۆن وەڵام بدەنەوە، چونکە ئێستا هێرشا کردوتە سەر ئیسرائیل. بۆیە من پێشبینی ئەوە دەکەم و پێم وایە کە حکوومەتی ئەمریکا واروەها حکوومەتی فێدراڵی عێراق باسی ئەو سیناریۆیانە بکەن ئەگەر هاتو میلیشەکان دەستیان بە هێرشەکان کردەوە. بەڵێ کەوا بێت ئەوەی لە 24 کاتژمێری ڕابردوودا ڕوویدا کاریگەریە بێت لە سەر ناوەڕۆکی کۆبنەوەکان و قسەباسی ناو کۆبنەوەکان. چۆن ئەکرێ کاریگەری نەبێت؟ چونکە هێزەکانی با بڵێن ئێران و زۆرێک لەو موشک و درۆنانە بە ئاسمانی عێراق تێپەڕین و موشکەکان هەندێکیان کە دەبوو بەر ئیسرائیل بکەون لە عێراق کەوتنە خوارەوە و ژمارەیەکیشان لە عێراقەوە ئاڕاستە کراون. بۆیە کاتی سەردانەکە زۆر خراپە و ناکرێ باسی وزە و ئابووری و ئەو بابەتانە بکەن کە تۆ باست کرد. بەڵام شتێکی باشە کە ڕاوێژ بکەن لە نزیکەوە گفتوگۆ بکەن، بزان کە چۆن باسی قەیرانەکان بکەن ئەگەر هات و ڕوویاندا و حکوومەتی عێراق چۆن ئەتوانێت ڕۆڵی خۆی بگێڕێ بۆ کەمکردنەوەی گژیەکان لە ناوچەکە و هەروەها نەبێتە قوربانی ئەو ئاڵۆزیانەی کە لە ناوچەکەدا هەن و نەبێتە شوێنی یەکلاکردنەوەی ناکۆکی لایەنەکان. گوتەبێژی حکوومەتی عێراق قسەی بۆ کوردستان 24 کردووە، ئەڵێت سەردانەکەی سوودانی بۆ واشنتۆن ئەمنی نییە و هیچ کەسێکی ئەمنیشی تێدا نییە. ئەنی دەکرێت لەم دۆخەیە سەردانەکەی سوودانی ئەمنی نەبێ و هیچ شارەزایەکیان ڕاوێژکارێکی ئەمنی سەرۆکوەزیران لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق نەبێ. وەک باسم کرد نەدەبوو سەردانەکە با بڵێن ئەمنی بێ و ئەمنیش نییە، بەڕاستی بۆ بابەتی ئەمنی نییە. وەک 3 ڕۆژ لەمەوە پێش بوو باسی ناوەڕۆکی سەردانەکە کرا و بابەتەکان بڵاوکرانەوە کە دەبێ چی باس بکرێ. بەڵام هەندێک پرسیار لەسەر دۆلار، لەسەر دزەپێکردنی دۆلار بۆ ئێران و بابەتی فێدرالیزم و وزە و ئەو شتانە و چۆن کورد و سونام مرتاح بن و پشتەستور بن بۆی کە لە وڵاتێکە ئەژین با بڵێن فێدراڵیە و بەرهێنانی ئەمریکی چۆن بچێتە ناو عێراق. ئەمە لیستێکی دوور و درێژە، بەڵام جارێکی دیکە ئەیڵێمەوە من پێم وانە کە باسی ئاسایش بکەن، بەڵام باسی ئەم قەیرانەی ئێستا ئەکەت بە کورتی. بەڵێ لە سەرەتای دروستبوونی شەڕی ئیسرائیل و حەماس و کاردانەوەی گروپە چەکدارەکان لە عێراق بەردەوام داوا لە عێراقەکرا خۆی بپارێزێت لەو دۆخی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە تێوە نەگلێت. عێراق بێت چی بکات بۆ ئەمە کە تێوە نەگلێ لەو ململانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە؟
هەندێک با بڵین سپیس و دەرفەتی زۆری لە بەردەمدا نییە چونکە عێراق لە ناوچەیەکی زۆر خراپە هەڵکەوتووە با بڵێ دراوسەکانی ئەوە نین کە مڕعاتی بکەن با بڵین وە دۆخی عێراق لە بەرچاو بگرن وەک گوتمان هەڵکەوتەی عێراق وایە کە دراوسەی ئێرانە و هەندێک گروپیشن لە ناوخۆی وڵاتەکەی کە سەر بە ئێران و لەژێر دەسەڵاتی ئەودان بۆیە من پێم وایە باشترین شت ئەوەیە ئەگەر میلیشیاکانی سەر بە ئێران کە میلیشیاکانن لە عێراق و نزیکن لە ئێرانەوە ویستیان هێرش ئەنجام بدەن جارێکی دیکە دەست بکەنەوە بە هێرش کردن بۆ سەر ئەمریکا ئەمە شتێکی خراپ دەبێت یاخود دەست بکەن بە ئاڕاستەکردنی موشک بۆ ئیسرائیل ئەمە شتێکی خراپ دەبێت بۆ عێراق چونکە تۆ وڵاتێکی فدراڵت هەیە بەڵام لە ناویدا کۆمەڵێک میلیشیات هەیە هیچ بە قسەی تۆ ناکەن و لە ژێر هەژمونی وڵاتێکی دراوسی تۆدان و سیاسەتی ئەو جێبەجێ دەکەنەوەی کە پێی دەڵێن با بڵێن بەرەی مقاومە بەڵ وەکوەوە باستان کرد کە دۆخی عراق چۆنە هەڵکەوتەکەی چۆنە و وەکو ئەوشێ بێڕێت کە سەرۆکوەزیرانی عراق زۆر کات دەکەوێتە ژێر فشاری هەرێمی و تەنانەت ناوخۆیش واشنتۆن تا چەند لەمە تێگا کە ناکرێت و یاخود با بڵین سوودانی ئاسای سەحری پێنیێتەوەی کێشەکانی عراق چارەسەر بکات من پێم وە بێ باش تێگەیشتون کە وە بەرپرسانی ئەمریکاش خۆشحاڵ بوون بەوەی کە با بڵێن هەڵبژێتەوە بۆ سەرۆک وەزیران و ترسی ئەوەیان هەبوو کە حکوومەتەکەی سەر بە ئێران بێ زیاتر بەلای ئێرانە دابشکێنێ و بەرگری لە سیاسەتی ئێران بکە بەڵام سەرۆک وەزیرانی عێراق و هەروەها پاڵپشتی کارەکانی توانیان بە شێوەیەکی باش سیاستێک بگرنە بەر کە باڵانسێک ڕابگرن لە نێوان عێراق و ئێران و ئەمریکا و هەروە عێراق تا ڕادەیەکی باش بە شێوەیەکی سربەخۆ سیاسەتی خۆی بکە کە لە ناویشیدا هێشتنەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە وڵاتەکەی بۆیە ڕاستە گوشارێکی زۆری لەسرە لەلایەن هەندێک لە ئەندامانی هاوپەیمانیەکەیەوە بۆی کە کۆتایی بەمانەوەی هێزەکانی ئەمریکا بهێنێ و بە تەواوی بچێتە بەرەی مقاومە و بەرەی بەرگری ئێرانەوە بەڵێ بۆچی پێویستە عراق بەرژەوەندی و پەیوەندیەکانی لەگەڵ واشنتۆن بپارێزێت تا چەند دەتوانین بڵێین مانەوەی عێراقا بەشێکی پێیوەستە بە بوونی پەیوەندیەکی هاوسەنگ لەگەڵ واشنتۆن ڕاستە من دڵنیا نیم لەوەی کە پێم وابێ ئامانجی ئێستایان ئەوەیە کە زۆر هەماهەنگەکەیان فراوانتر نەکەن بەڵکو دەیانوێت بەم شێوەیە کە هەیە ڕای بگرن چونکە ڕۆڵی ئەمریکا لە ڕۆژاتی ناوەڕاست بە تەواوی کەم بووەتەوە و دەیەوێت پەیوەندیەکی باشی خۆی بهێڵێتەوە لەگەڵ حکوومەتی عێراق قسەی سەرەکی من پێم وایە ئەوە ئەبێ کە ئەوەی کە بابەتی کردنە دەرەوەی هێزەکانی ئەمریکا و کۆتایی هێنان بە ئەرکەکەیان پێم وابێ بۆ سونە بۆ کورد بۆ هەندێک لایەنی دیکە باش نییە و وا دەکات کە زیاتر عێراق بکەوێتە ژێر دەستی شیعە و ئەو تونندڕەوەکانی شیعە و میلیشیاکان لە بەرامبەردا ئێمە پێمان وایە و بینیشمانە کە سونیەکان هێزی خۆیان داناوە و دواتر کەی لێ دەرچوو قاعیدەی لێ دەرچوو داعشی لێ دەرچوو و زیانی بە هەمویان گەیان بۆیە باوەڕ ناکەم وا بکەن کە جارێکی دیکە و سیناریوانە دروست ببنەوە سەر هەڵبدەنەوە ئەکرێ سنوورداری بکەن ڕۆڵی ئەمریکا و ژمارە سەربازەکانی بەڵام پێم وانە کۆتایی بە بوونیان بهێنن بە تەواوی چونکە تەنها ئەمریکانیە وڵاتانی با بڵێن وڵاتانی دیکە هەن ئەوروپی هەن بۆیە من پێم وابێ لە دوور مەودا دەبێ عێراق و ئەمریکا تێبگەن لەوەی کە چۆن بتوانن عێراق
لە ئێران دوور بخەنەوە وەکو وڵاتێکی سەر بەخۆ مامەڵە بکە و سیاسەتی هەبێ و وڵاتێکی فرەنەتەوە فرە ڕنگ فرە لایەن بێ بەڵام زیاتر وڵاتێکی سەر بەخۆ بێ. بەڕێز ڕیچارد وایتس بەڕێوەری سنتەری شیکاری سیاسی و سەربازی لە پەیمانگای هودسۆن لە واشنتن لەگەڵماندا بوو. سوپاس.